تا ئێستا چارەنووسی سێ موچەی موچەخۆرانی هەرێم لە نێوان عێراق و کوردستان بە نادیاری ماوەتەوە. ئەندامێکی پەرلەمانی عێراق دەڵێت دیار نییە هەرێم ئەم سێ موچەیە دەدادیان نا، بەڵام کار بۆ هەمواری پرۆژە یاسای بودجە دەکەن لە ساڵی 2024 و موچە جیا بکرێتەوە لە بابەتەکانی تر. بەداخەوە حکوومەتی هەرێم لە دوای ڕاوەستانی نەوتەوە هەموو بەرپرسیارەتێکی خستۆتە سەر عێراق و عێراقیش تا ئەم کاتەوەکو پێویست یاسای بودجەی جێبەجێ نەکردووە. هۆکارەکەشی کێشەی نەوتی هەرێمی کوردستانە، واتەوانەی کە یانوت بە ئێمە ئەگەر نەوت ڕادەست بکرێەوە هەموو شتێک بودجە و موچەمان لە بەغداوە بۆ دێت تا ئەم ساتە با خەڵکی کوردستان بزانێ نەوت ڕادەست نەبووە، نەوت ڕاگیراوە. ڕۆژانە 85,000 بەرمیل نەوتە درێ بە عێراق لە کۆی 400,000 ڕۆژانە. ئەوی تری کێشەی کری دەرهێنانی نەوتەکەیە کە هێندە زۆرە، عێراق ناچێتە ژێرباری. ئەمە گرفتی بۆ بەشە بودجەی هەرێمی کوردستان دروست کردووە. کێشەی سەرەکی نێوان هەرێم و بەغدا لەسەر نەوت دروست بووە. عێراق ئامادە نییە ئەو تێچوە زۆرەی نەوت بدات کە پێشتر هەرێم بە کۆمپانیەکانی نەوتی داوە. حکوومەتێک ئیدارەی وڵاتەکە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە، لەلایەن دوو لایەنی دەسەڵاتدارەوە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێک بەڕێوە ئەبرێ. لەبەرەوە خەڵک داوامی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. من پێم وایە بە دەرەجە یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە. ئیتر شکستی هێناوە لە دانیشتنەکانە، لە ڕێکەوتنەکانە. حکوومەتی عێراقی پابەند نەبوو، ئەمان پابەند نەبوون کە هەردوو لایەن گلەیی لە یەکترەکەن. بەڵام چارەسەری ڕیشەیی خۆی لە دوو بوارە بینێتەوە. ئەبێ هەمواری یاسای بودجەی ساڵی 2023 بکرێتەوە کە ئێستا هەموو عێراقیان جێ و قەناعەتیان بۆ دروست بووە و ئێمە سەردانی بەڕێز سودانیشمان کرد هەرو قەناعەتی بۆ دروست بووە. أطلب من المجلس التصويت. لە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 تا ئێستا کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر نەکراون. کێشەی نەوت و بودجە بۆتە هۆی دواکەوتنی موچەی موچەخۆرانی هەرێم و چارەنووسی سێ موچەی کۆتایی ئەم ساڵ نادیارە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری چارەسەری بۆ کێشەی موچە خستۆتە ڕوو، هەوڵ دەدا لە ساڵی نوێدا بە پاڵپشتی فراکسیۆنەکانی دیکە موچە لە ململانەکان دوور بخاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.